لە فەیسبووکەوە چ باسە؟ مەرج نییە کە باسە باش بێت، مەرج نییە کە باشە باس بێت. لە فەیسبووکەوە چ باسە؟ جەنابی سەرۆک بارزانی 5 جار مەرجەعە نەک یەکجار بابەتێکە دکتۆر ڕەبین سەلام نووسیوێتی دەرکەوتنی پێگەیەکی نوێبێز لە کوردستان کە بریتیە لە مەرجەع و ڕابەری کوردستان. ئەم پێگەیە لە هەرچی پۆست و پلەی ئیداری سیاسی دیکە هەیە بەهێزتر و بە شێوەیەکی خۆڕز بەبێ هەڵبژاردن دروست دەبێت. لەگەڵ ئەوەشدا بەهێزی مەرجەعەکەی ئەمە لەوەدایە 5 جار بە فەرمی زۆربەی هەرە زۆری ئێرادەی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆی خەڵکی کوردستان لەگەڵدایە. یەک لە ساڵی 1992 بە ئێرادەی ڕاستەوخۆی گەل ڕابەری بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان بوو. 2 ساڵی 2005 بە ئێرادەی ڕاستەوخۆی گەل سەرۆکی هەرێمی کوردستان بوو. 3 ساڵی 2009 بە ئێرادەی ڕاستەوخۆی گەل سەرۆکی هەرێمی کوردستان بوو. 4 ساڵی 2003 بە ئێرادەی ڕاستەوخۆی گەل سەرۆکی هەرێمی کوردستان بوو. بۆ ماوەی 2 ساڵی دیکە 5 ساڵی 2017 بە ئێرادەی ڕاستەوخۆی گەل پشتگیری تەواوی جەنابی سەرۆک بارزانی کرد وەک ڕابەری ڕێفراندۆم بە مەزنەکەی کوردستان، کەواتە خۆشبەختانە ڕابەر و مەرجەعی کوردستان بە فعلی 5 جار سەلمێنراوە. ئێرادەی خەڵکی کوردستانی لەگەڵدایە و بە سەفەقاتی سیاسی نێودەوڵەتی و ئاینی مەزهەبی نەبووەتە مەرجەع، بۆیە لە هەمووان بەهێزترە و ئەم هێزش پاڵپشتی کوردستانێکی بەهێز دەبێت. لە فەیسبووکەوە چ باسە؟ مانەوە لە باوەشی عراقدا بابەتێکە هەورامانی عەلی تۆفیق نووسیوێتی لەو دەرگایە عراقیان دەمانکەنە دەرەوە، لە هەمان دەرگا دەگەڕێنەوە باوەشیان خۆ دەخزێنینەوە ئەو زیندانەی سەدان ساڵە نەئارامی و نەژیان و نەماف و نەویژدانی تێدا بوونی نەبووە. ئەو وڵاتی بەناوی عراق لە دوای دروستبوونیەوە تەنها مەینەتی نەبوو بۆ کورد، بەڵکو کارەسات و نەهەمەتیش بووە بۆ تەواوی دانیشتوانەکەی. عراقیان لە نێوان دەسەڵات و بەرژەوەندی و شۆڤێنێت و خەونی بە عەرەبکردن ئەم وڵاتەدا تەواوی هێواکانیان لە گۆڕناوە. هێندەی بیرمان بێت، هێندەش لە باو باپیرانمانەوە بیست بێتمان بەردەوام چاوەڕوانی باشبوونی دۆخی سیاسی و ئابووری بوون. دەرەنجامەکەش دۆخەکە لە خراپترەوە بۆ خراپتر هەنگاو دەنێت. هێزی شۆڤێنێتی عەرەبی بەوەی ئێستا لە دەسەڵاتەوە بەوانەشەوە ئەمڕۆ لە شەقامن و داوای گۆڕانکاری دەکەن بە دوای نیشتیمانی عەرەبیدا دەگەڕێن. تووڕە لە دەسەڵاتی ئێستا بەدەر لە بابەتی گەندەڵی قۆڕەخکردنی دەسەڵات دژی ئەم لایەنن بە بیانووی ئەوەی زۆری بە کورد و کەمە نەتەوێتەکانیان بەخشیەوە و بە جۆرە گەرس بێنێ ئەمانە دەسەڵات بگرنە دەست لەوەی تا ئێستا بە کورد کراوە خراپتر دەکەن. بێگومان ئەم جۆرە بۆچوون و تێڕوانینانە دوورن لە گشتبەهایەکی مرۆڤانە و دوورن لە پێکەوەژیان و ئاشتەوایی و مافەکانی مرۆڤ و یەکسانی و ئەو یەک پارچەی خاکی عراق کە باسی لێەوە دەکەن، بەڵکو نزیکە لە تاگڕەی و سڕێنەوە و لە ناوبردنێتەوەکان و کردنە دەرەوەیان لە تەواوی پرۆسی سیاسی و ئابووری لە وڵاتەدا و وەلاخستنیان بەو شێوازەی ئەوان دەیبینن کول لەوەتەی هەیە دەوێت برایەتی و پێکەوەژان هەڵبژێرێ و سەرڕای خەونە نەتەوەیەکانی، بەڵام ئەوان ئەو خواسانی کوردیان لە هیچ دۆخێکدا پێقوبوڵ نەبوو نەیانویستووە. دەکرێت ئێمەی کورد کەمە نەتەوەیانە بیر بکەینەوە و لەو ڕوانگەیەوە لە ڕووداوەکان بڕوانین و جیاوازی ئایدۆلۆژیەکان و ڕقوقچینە وەلانێن و بابەتە نێوخۆیەکان و خواستە گشتیە نەتەوەیەکان لێک جیا بکەینەوە، پرسی نەتەوەی وەک خۆی لێی بڕوانین و پەیوەستی شێوازی ژیان و خزمەتگوزاری نەکەینەوە، چونکە ئەم پرسە لە هەردوو کاتە دوژمنەکان بیریان لێ کردوێتەوە و بەلاشیانەوە گرنگ نین. بۆیە بوونی بەشێک لەو کێشانە دەگەڕێتەوە بۆ نەبوونی دەوڵەت و کیانێکی سربەخۆ لە کاتێکدا تەواوی ژیان و گوزەران و ئایندە پەیوەستە بۆ عراقە داڕما و بێسەروبەر و بێسەرەوە، یەک ڕێزی و یەک هەڵوێستی و یەک هێزی و یەک ئابووری و یەک ئامانجی بەرچاوڕوونی بەگەشت لایەک دەدات و چیدی پێویستمان نییە بە دهۆڵی ئەو عراقە شەڵاقاوە سەما بکەین و لەو دەرگاشەوە نەچینەوە ژوورێ کە لێوەی دەرکراوین. لە فەیسبووکەوە چ باسە؟
ئایا قسە و باسەکانی سیسی بۆ کورد و پرسەکەی نوێ بابەتێکە یونس حەمەد نووسیوێتی. سەرۆکی ئەو سەردەم جەمال عەبدولناسر هاوسۆز بوون لەگەڵ پرسی ڕەوای کورد کەچی هاوسۆزێکی لە چوارچێوەی سنووردار و عێراقێکی یەکگرتوو بوو. لە بەردەم زۆرێک لە قوتابی و لاوانی جیهانی عەبدولفەتاح ئەل-سیسی سەرۆک کۆماری میسری عەرەبی وتارێکی بۆ ئەو جمەلاوە ئامادەبوو پێشکەش کرد. وتارەکە لە زۆر ڕۆ ئاسایی بوو بەڵام بۆ کورد گرنگ و چاوەڕوان کرا بوو. ئەگەرچی لە 50-60ەکانی سەدەی ڕابردوو تا ڕادەیەک میسر و سەرۆکی ئەو سەردەم جەمال عەبدولناسر هاوسۆز بوون لەگەڵ پرسی ڕەوای کورد کەچی هاوسۆزەکە لە چوارچێوەیەکی سنووردار و عێراقێکی یەکگرتوو بوو. ئەو کات عەبدولناسر هەمیشە بەردەوام جەختی لەوە دەکردەوە کە پێویستە مافی کورد زیاتر لە ئۆتۆنۆمی تێنەپەڕێت چونکە عەبدولناسر کەسایەتێکی عروبی وەک خۆیان جاران ئاماژەی پێدەکرد دژە کۆڵۆنیزمی جیهانی خەبات بۆ یەکێتی و یەکگرتووی گەل و خاکی عەرەب دەکا. ئەگەر بگەڕێنەوە مێژووی 100 ساڵی عەرەب بەتایبەت دوای دامەزرانی دەوڵەتە دەستکردەکانی عەرەب دەبینین تا ڕادەیەک میسر و وڵاتانی کەندا و ئەو دژایەتەی کورد پرسەکەی وەک پرسی یەکەم نابینن. نەرمترن لە وڵاتانی دەوروبەری کوردستان یان هەندێک وڵاتانی دیکە قسە و باس و ئاخافتنی ئەمجارەی عەبدولفەتاح ئەل-سیسی وەرچەرخانێکی یەکجار گرنگ و نوێ بوو چونکە دوای خوا لێ خۆش بوو موعەمەر قەزافی سەرۆکی پێشووی لیبیا ئەوە جاری یەکەمە سەرۆکێکی عەرەب بەم شێوە بەڕازگۆیی بابەتیانە باز لە کورد و پرسەکەیدا بکە لە هەموو ڕاشکاوانەتر باز لە دابەشکردنی کوردستان بەسەر وڵاتاندا. ئەمە جۆرەکە ئەگەر گریمان لێکدانەوە کە زیاتر دەش بە تورکیا بێت کە ناکۆچێکی مێژووی لە نێوانیاندا هەیە باسی لە واقعێتی 100 ساڵە کرد پڕ لە ناهامەتی کرد کە گەلی کورد پێوێ دەناڵێنێت ئەویش دابەشکردنی کوردستانە بەسەر چەندین وڵات و قەوارەی دەست کرد. زاری دەمی ئەل-سیسی وەرچەرخانێکی گرنگە پێویستە کورد زیاتر لەسەری هەنگاو بنێت و ئەم دەرفەتە بە شێوەیەکی بابەتیانە بقۆزێتەوە و کەسانی بە ئەزمون و خاوەن بڕیار بکاتە نوێنەری یا ئەوەتا دروستکردنی پردێکی بێز لە پەیوەندی نێوان کوردستان و میسر بۆ ئەوی کارەکان لە ئاسی دیبلۆماسی و وێڕای ئەوە لە ئاسی کۆمەڵایەتیش قۆناغ لە دوای قۆناغ پەیوەندیەکان پتە و باشتر بکرێت کە بێگومان سوودمەندی یەکەم لەم پەیوەندیانە گەلی کوردستانە چونکە ئێستا وا خەریکە بە تایبەتی دوای سەرکەوتنی پرۆسەی ڕەفراندۆمی باشووری کوردستان لە 25 نوێی 2017 کرانەوەیەکی پۆزەتی بۆ پرسی کورد دەبینرێت. جا لێرەداوا پێویستە قسە و لێکدانەوەکانی سەرۆکی گەورەترین وڵاتی عەرەبی چ لە ڕووی دانیشتوانیدا یان لە ڕووکەشی سیاسی و دیبلۆماتی بە هەند وەربگیرێ. بەمەش دەتوانین هەنگاو بە هەنگاو زیاتر لە جیهانی وڵاتانی مەزن نزیک ببینەوە نەخاسمە دەوڵەتێکی بە ئەزمونیوە کۆماری میسری عەرەبی کە مێژووی لەگەڵ ژیاندا هەیە هەمیشە شەڕیمان و نەمانی بۆ پێشخستنی گەل و نیشتیمانەکەی کردووە. لە فەیسبووکەوە چ باسە؟ لایک و گرفتەکانی بابەتێکە برایم فەرشی نووسیوێتی. ئینستاگرام بڕیاری داوە فۆنکسیۆنی لایک لابەرێ. فەیسبووک هەندەدرێ هەمان کارکە. بۆچی ئەو قامکە لەسەری بێ لە خوار بە هەردوو لادا نەبێ چ سوود و زیانێکی بۆ ئەو کەسە وەری دەگرێ یا هەڵی دەدا هەیە ئەوەی پەیوەندی بە مناڵ و لاوان و کوڕ و کچەوە هەبێت دەکرێت لەگەلێک لایەنەوە کار لەسەر مێشک و دەروون و دەرەوەیان بکە کەمنین ئەو مناڵ و لاوانەی دووچاری نەخۆشی دەرونی و تەریک بوون و بێزار و خەمەشی بوون و بگرە خوێندنگیان بە یەکجاری وەلاناوە. سۆسیال میدیا لەم بەستێنەدا گرفتی بۆ بنەماڵە خوێندنگە و کۆمەڵگە پێگێنا و جگەلەوەش ناوڕۆک پشوێ دەخرێت و ناسیاوی پەیوەندیەکان دەبنە پێوەر بۆ دان و نەدانی لایک و لایک دەبێتە پێوەر بۆ مانەوەیە پشڕانی پەیوەندی نێوان ئینسانەکان. ئەم نیشانانە بەبەر بڵاوی لە سۆسیال میدیای کوردەکانیشدا بەرچاوە. بەشکمە هۆنگاوی ئینستاگرام و دواتر فەیسبووک لەسەر کۆمەڵگەی ئێمەش کاریگەری هەبێ. کۆمەڵگەی ئێمە سۆسیال میدیای کورد زۆرتر پێویستی بە ناوەڕۆک و دانوستان و لێک حاڵی بوون هەیە نەک ئەو خامکە. پێویستی بە دەربڕینی بۆ چوون و ڕەخنە و پێویستی بە خەنەوە و نووسینە هەیە نەک ئەو قامکە. ئەو قامکە گیرفان و مێشکی کەس پڕ ناکە بە پێچەوانەشەوە پەیوەندیەکان دەخاتە ناو چوارچێوەی جەخزەکان. باشترەوەی دەربڕینی بیر و ڕاو ڕەخنەوە هەروە پەسەندکردن و نەکردنی پاش خوێندنەوە ببێتە پێوەر نەک ئەوە فڵان کەس لە جەخزی مندایانە فڵان کەس دەناسمیانە. نووسەری ئەم دێڕانە زیاتر لە 25 ساڵە ئەنتەرنێت و پلاتفۆرمەکانی کۆمەڵایەتی بە چەند زمان بەکاردێنێ. زۆر جار نووسینی ئەو کەسانی کە نەیان ناسم
سوودی زۆرترم پێدەگەێنێت تا ئەو کەسانەی کە ناسیاوە ئەو بەو مانایە نییە کە ناسیاوەکان شتی باش و گەلێک باش نانووسن مەبەست ئەوەیە ناوڕۆک سوود بە ئێمە دەگەێنێ تەنانەت هی ئەو کەسانی کە دژی ئێمەن فێربوون سنووری نیە و بە هەموو بارێکدا مرۆ فێر دەبێ بەو مانایە بە ناوڕۆکی خۆمان دەوڵەمەندتر کەین. لە فەیسبووکەوە چ باسە؟